یانەی زاخۆ لەسەر یاریگەنێ دەوڵەتەکەی و لە بەردەم هاندەرە بێشمارەکەی بە ئامانجی پارێزگاریکردن لە پێشەنجی خولی ئەستێرەکانی عێراق لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 22 پێشوازی لە مینا کرد. لەگەڵ فیکەی دەستپێکی یاریەکە یاریزانانی زاخۆ بە تامەزرۆییەوە دەستیان بە فشارەکان کرد بۆ سەر گۆڵی تیپی میوان تاوەکو بە گۆڵێکی خێرا بگەن. شین پۆشەکانی بەسڕەش بێدەنگ نەبوون، هەوڵیان بۆ گۆڵ هەبوو. لەم دەرفەتە گۆستاڤۆ هیریک زۆر نزیک بوو لە گۆڵ، سەرکەوتوو نەبوو لە تۆمارکردنی. ئەمەش دوا دەرفەتی نیوە یەکەم بوو بۆ یاریزانانی مینا. مەترسی خستە سەر گۆڵەکەی زاخۆ. هیچ کام لە هەردوو تیپ لا نیوە یەکەم بە گۆڵ نەگەیشتن. لا نیوەی دۆمیش کوڕانی خابوور هەوڵەکانیان بۆ گەیشتن بە گۆڵ چڕ کردەوە. لەم دوو دەرفەتە لێی نزیک بوون بەڵام پێی نەگەیشتن. لەم هێرشە مینا هەموو شتێکی کرد تاوەکو بە گۆڵ بگات. دوو جار ستون و جارێکیش ئەبوو حەشیش زاخۆیان لە گۆڵێکی تەواو ڕزگار کرد. زاخۆیەکان پێداگر بوون لە گەیشتن بە گۆڵ. لە خولەکی 73 ناوبژوانم حاڵەتەی بە ئاسایی وەرگرت، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار بە لێدانی سزا بۆ زاخۆی ئەژمار کرد. گۆستاڤۆ هیریکی بەرازیلی گۆڵکاری خولەکە بە سەرکەوتووی جێبەجێ کرد و کوڕانی خابووری لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست و گۆڵی ژمارە 16 خۆشی لە مۆرزە تۆمار کرد. یاریەکەش هەر بەم ئەنجامە و سەرکەوتنی زاخۆ کۆتایی هات. بەم سەرکەوتنە کوڕانی خابوور لە پێشەنجیانەکانمانەوە بە کۆکردنەوەی 45 خاڵ. میناش بە 21 خاڵەکەی لە خانەی حەفدەی ڕیزبەندی مایەوە. سێ محەممەد، کەناڵی پێم.